بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. بۆ تەوەری ئەم جارە بە پێویستمانزانی گفتوگۆ لەسەر کۆمەڵێک تەور و بابەتی هەنووکەی بکەین کە پێویستەکە جەختی لەسەر بکەینەوە. ئەویش ڕەوانەوەی هەڕەشە و مەترسیەکانی سەرقەواری هەرێمی کوردستان، چۆنیەتی یەکگوتاری و هاوڵێبەستی حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچە جیهێناکوکان کە لە ئێستای ئەمە ڕوبەڕووی پرۆسەیەکی گرنگ و چارەنووسا زەبینەوەیش مەسەلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا لە ناویشیانە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە زیاتر لە 15 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای تیا نەکراوە و هەروەها چی بکرێ بۆ ئەوەی حزب و لایەنە سەرەکیەکانی پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان یەکگرتوو هاو هەڵوێز بن بۆ ئەوەی بتوانن لەو ناوچانە یەکەم هەوڵی جێبەجێکردنی بڕگە و مادەکانی نێو مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق بدەن و هەروەها بە یەکگرتووی و هاوڵوێستی و یەک مەسافە ڕوبەڕووی هەموو ئەو هەڕەشانە بنەوە کە ڕوبەڕووی دۆزی کورد دەبێتەوە لەو ناوچانە. وەروەها چی بکرێ بۆ ئەوەی لە ئێستاە ئەو گوتارە توندانی کە هەیە لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان بە تایبەتیش لە نێوان یەکێتی و پارتی کەم بکرێنەوە بە ئاراستەی ئەوەی کە لە ئێستاە کۆبنەوەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی باڵا بەردەوامیانەیە و چەند ڕۆژێک پێش ئێستا ڕێکەوتنیشی پێنج خاڵیان ئیمزا کردووە بۆ ئەوی کاری لەسەرکەن کە بەشی هەرە زۆری ئەو خاڵانەی ناو ڕێکەوتنەکە ئومێدی ئەوەمان پێدەبەخشێت کە سەرەتایەکی باشە بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە نێوان ئەو دوو حزبە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەور و بابەتە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد خوشید، یاریدەدەری مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. کاک دکتۆرم کاتت باش. بەخێر بن. سەرەتا پێم باشە لەوە دەست پێ بکەین کە ئێوە ئاگادارن کە قەواری هەرێمی کوردستان هەوڵی بچووکردنەوەی درێەوە هەڕەشە و مەترسی هەڵوەشانەوەشی لەسەرە لە ڕاستیە. ئەمە هەم پلاسخارد ئەم هۆشداری داوە ماوەیە پێش ئێستا و هەم نوێنەری تایبەتی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەردانی هەرێمی کوردستانی کردو ئەم هۆشداری داوە هەم لە ناو خۆشە، یعنی ئەم دەنگە هەیە کە قەوارەکە ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی ناوخۆی دەرەشی بۆتەوە. چی بکرێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو مەترسیانە بینەوە کە دەبنە هۆی یان دەبنە فاکتەری ئەوەی کە قەوارەکە هەڵوەشێنێتەوە؟ بەناوی خۆی گەورە کاک ئەحمەد جەنابەت بەخێر بێ لەگەڵ ستافەکە. هیوادارم وەکو جاران لە کەرکووک لە ستودیۆی ئێوە بەرنامە بکەین ئینشەڵڵا بەیەکەوە. ئێمەش بۆ هیواین و بارودۆخی کەرکووکیش ئاسایی بکرێتەوە لە ژێرە و داگیرکاریە کە بە حەق بە ناحەق دژی کوردستانیانی کەرکووکەکرێت دەربچین بەڕاستی. و ئەم بابەتە جهودی هەمومانی ئەوێ پێکەوە. ڕاست. بۆ پێشەکیەکە و پرسیارەکەی جەنابیشێت ئێمە بێ بزانین ئەو مەترسیانە چین ئێستا لەسەر ئێمە وەک کوردستانیان هەیە و لەسەر قەوارەکەشمان وەک هەرێمی کوردستان هەیە. زۆر بە مختصری ئەگەر بمەوێت چڕی کەمەوە چەند مەترسیەک لە 5 مەترسی سەرەکی خۆی ئەنوێن. یەکەم ئێمە مەترسی قەوارەیمان لەسرە، چ لە نێوخۆ چ لە دەرەوە. ئێمە مەترسی سیاسیمان لەسرە، ئەویش هەردوو بەشە. مەترسی ئابووریمان لەسرە کە ئێستا زۆر بەزەقی خۆی دەرخستۆتەوە و ئێمە مەترسی ئەمنیمان لەسرە و مەترسی نێودەوڵەتیشمان لەسرە. ینی هەموو ئەم مەترسیانە لە مەرحلەیەک لە مەرحلەکان وای لە هاتووە بە تایبەتی دوای بڕیارەکەی دادگای پاریس بۆ چارەسەرکردنی گرفتی نێوان تورکیا و عێراق لەبارەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. ئەم مەترسیانە هەمووی لە یەک کاتە یەکیان گرتەوە. سەڕای ئەم مەترسیانە ئەو دابشبوونی نێوخۆی خۆشمان و ئەوەی کە ئێمە پێڵێن یەک ڕیزی یا یەک هەڵوێستی، چکە یەک ڕیزی ئاسان نییە، بەڵام یەک هەڵوێستی لە هەندێک بوار ئاسانترە دەرکەوت کە ئەوەش درزی تێکەوتووە. و سوپاس بۆ خوا لە ماوەی ڕابردووە و کۆبنەوەی مەکتەب سیاسی کرا، با بڵێن بەرز و نزمی تێدا بوو، ئەرێنی و نەرێنی تێدا بوو، بەڵام دوا کۆبوونەوە لە دەباشان و ئەو ڕاگەیانەی کە جەنابەت باست کرد ئەو 5 خاڵە جۆرێک لە جۆرەکان بەرەو کردنەوەی درگا تازەکانە. ئومێدەوارین هەردوو مەکتەبی سیاسی
و هەردوو سەرکردایەتی حزبی سەرەکی لە کوردستان ئەو دەرگایانە چۆن بکراوەی هەشتیانە بەردەوام بێ و بەرەو چارەسەر بڕۆین. جا بە تێر و تەسەلی دێنە سەر ینی خاڵەکانی نیێ لە مەسەلە گرنگەکان بەنسبەت ئێمە ئەوەیە کە یەکەم کورد لە ڕووی لۆبی نێودەوڵەتیەوە بەڕاستی لاوازی تا ئێستا نەمانتوانیوە پێش ئەمەش گفتوگویەک لە بین من و تۆ ڕۆی کە باسم کرد ئێمە لە دوای ئیتفاقی سەکسپیکۆوە کوردستانی سەفەوی یا کوردستانی ئێران وەک خۆی مایەوە بەڵام کوردستانی عوسمانی کرا بە سێ بەش هەتا ئەو یەکگرتوویەی کە لە کوردستانی ڕۆژهەڵات هەبوو نەیتوانی ببێ بە سەبەبێک کە کوردی ڕۆژهەڵات بە کاملی بەیەکەوە بن هەتا کۆماری مەهاباتیش دواتر لە کوردستانی کە سەر بە عوسمانیەکان بوو کە کرایە سێ بەش بەڕاستی دابەشبوونێکی یەکجار سەیری لێکەوتەوە کە هەتا ئێمە شوێنەکان دیارە و نەکراوە ئەم پارچانە لە دەرەوە بەیەکەوە لۆبیەکی بەهێز بکەن. بەداخەوە هەوڵدرا کۆنگرێنەتەوەی دروست کرێ بەڵام بۆ نمونە ئێمە لە باشوور ڕێمان وابوو و ڕۆژهەڵاتەکان ڕێیان وابوو ئەو ئاڵای کوردستان هەیە ببێتە ئاڵای کوردستان و هەمولایەک ئەوەش قبول نەکرا یعنی تا ئەو حەدە لێک دووری کە لە ڕەمزەکانیش نەمانتوانیوە یەک بگرین ئەمە دابەشبوونێکی یەکجار قوولە و ئاسانیش چارەسەر ناکرێت بەرامبەر بەوە دێین لەو قەوارانەی کە ئێستا هەیە لە چوارچەوەی دەوڵەتێکا بێ ئەو یەکگرتوویانە بکەین لە کوردستانی باشووریش ئێمە بە مەراحلی زۆر خۆش و ناخۆشە تێپەڕێوین بەڵام لە سەردەمی خاڵی خۆشببوو جەنابی مامی ڕەحمەتی و جەنابی سەرۆک بارزانی تواندرا ئیتفاقیەکی ئیستراتیژی بکرێت و ئەو یەکگرتوویە زۆر دەستکەوت و شتی بۆ کورد هەبوو بەڵام بەداخەوە لە دوای کۆچی دوایی مەرحوم مامجەلال ئەبینین یعنی هێشتان ئەو فراغە لە ناو یەکێتی پڕ نەکراوەتەوە بۆیە تا ئێستاش پارتی ئەو گلەیەی هەیە کە چۆن بتوانێت تەعامل بکە بۆیە لێرە قسەکانەکەم بۆی کە ڕاشکاو بین هەم ئێمە بتوانین وەک خۆی یەکێتی نیشتیمانی بخوێنینەوە هەم برایانمان لە یەکێتی نیشتیمانی وەک خۆی پارتی دیموکراتی کوردستان بخوێنەوە یعنی ئەو گرفتە هەیە ئێستا گرفتە ئابوووریەکان زۆر وازەحە من سەری ئێوە و بینەرانی بەڕێز بە گرفتە ئابوووریەکان ناهێشێنم بەڕاستی یعنی ئەوە مەسەلەی دوجار لە یاسای بودجە بوو کە بینیمان سەرڕای ئەو ڕێکەوتنەی کە لە مەجلیسی وەزەرای عێراقی کرابوو و ئەو دەقە هاتە ناو مەجلیسی نوابی عێراقی پەرلەمانی عێراقی بەڵام کە لەوێ ڕیز نەبووین لایەنەکانی تر سوودیان لێمان وەرگرت و ئەو خاڵانەیان فەرز کرد لەسەر ئێمە کە ئێستا بەڕاستیەوە چەند ماوەیەکی زۆر ئێمە گفتوگۆکەین بۆی بودجە بێ ئێمڕۆ کە دوی هەشتە من تۆ بێکەوە گفتوگۆکەین ئێمڕۆ بڕیاردراکە بەشێک لەو بودجەیە بێت کە زۆر کەمترە لەو داخوازانەی کە کورد هەیەی و لەو بابەتانەشی کە ئیلتیزامە لەسەر حکوومەتی عێراقیە بەجێبەجێ بکە ترسێکی ترمان مەسلەی یاسای نەوت و غازە چکە دەرکەوت ئەمان بەپێی دەستور کار ناکەن بە تایبەتی بەپێی مادەی 112 دەستور لە مەسلەی نەوت و غاز و ئێمەش ئەو بڕیارەی دادگای پاریسمان لەسەرە بۆیە من مطمئینم ئەوان بە هەموو توانە هەوڵەدەن ئەو دەسەڵاتی کە هیانە وەکو مەترسیە کە ئێستا لەسەر ئێمە بە یاسا لەسەرمان بچەسپێنن مەسەلە ئەمنیەکان وازەحە سنوورەکانی ئێمە موشک باران و درۆن بارانکردنی هەرێمی کوردستان بێدەنگی لایەنە نێودەوڵەتەکان و ئەو لایەنەشی کە مسەیترە بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان و مەسلەی تیرۆر مەسلەی داعش و مەسلە ئەمنیەکانی تر بە تایبەتی لەو ناوچانی کێشە لەسەرن لە نێوان ئێمە و حکوومەتی عێراقی کە هەر ڕۆژێک کوردستانیەک لە شوێنێک شەهید دەکرێت هەر ڕۆژێک بە ناوی داعشەوە لە شوێنێک پەلەماری پێشمەرگە ئەدرێ هێزی جیاواز دروستەکرێت ناوی جیاواز پەیدا بێ ئەمانە مەسلە ئەمنیەکانن مەترسی ئەمنی جددین لەسەر ئێمە و مەسلە نێودەوڵەتەکانی جنابەت ئیشارەتت بە قسەکانی جنین بلاسقاردا وەزارەتی خارجی ئەمریکی وەزارەتی دیفاعی ئەمریکی و لە سەردانی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکایەتی هەرێم حکوومەت و بەڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە چوونەتە شوێنان ئەو هەڕەشانە نەشێتراوەتەوە کە لە ڕووی نێودەوڵەتیەوە شتی تر لە پێشە مەسلەی ئۆکراینیا لە پێشە مەسلەی چاینا لە پێشە ئێمە زانین مەسلەی سعودیا و یەمەن و ئیسرائیل لە پێشە مەسلەی مەلەفینەوەی ئێران لە پێشە بابەتەوەی کردووە پرسی کورد لاوەچی دەرکەوێت لە هەموو دۆسیانە شەکشەی نەکردووە بەڵام شتی گرنگتر هاتۆتە پێشەوە ئەوەش مەترسێنە
هەموو ئەم مەترسیانەی کە ژماردم ئەو مەترسیە ڕئیسیەکە دروستەکە کە جەنابەت پێشەکەوت مەترسی سەر قەوارەی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە چۆن ئەتوانین ئەو مەترسیانە بڕەوێنینەوە ئەوە گرنگە بەنسبەت هەمومان. اینجا چۆن کاگوکتۆر باسی ئەوەت کرد کە باسی غیابی جەنابی مام جەلال کرد، نەک ناویشێتی تەنانەت ینی کاریگەری بەسەر عێراق و تەنانەت پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانیشەوە هەبووە. بەڵام چی بکرێ بۆ ئەوەی مەسەلەن لانی کەم ئەوەی کەوت یەک ڕیزبوون تۆزێ قورسە، بەڵام دەتوانین هاو هەڵوێز بین لانی کەم لەو مادە و بڕگەت پرۆژە یاسانی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان و ئەوانی کە لە ئایندەشە مەسەلەن دێنە پێشەوە. لە کاتێکا مەسەلەن یەشێتی مەسەلەن سەرۆکی یەشێتی چەند جارێک خۆی هاتووە دەست پێشقەری کردو مەسەلەن تەنانەت هاتوۆتە پیرمامیش مەسەلەن. ئەمە بەشێکە یعنی لەو کولتورە دەوڵەمەنی کە سەرۆک مام جەلال جێهێشتەوە بۆ هەموو قیاداتی سیاسی نەکرد لە کوردستان تەنانەت لە عێراقشە. مەسەلەن چی ڕێگرە بۆ ئەوەی لانی کەم یەشێتی و پارتی بتوانن بە یەک دەنگ بە یەک مەسافە ڕوبەڕووی ئەم هەڕەشە و ئاڵنگاریانە ببنەوە؟ بابەتی گرنگ ئەوەیە کە ئێمە چەنێک درک بەو مەترسیانە ئەەکەین و چەندێک ئامادەین یەکتری قبول بکەین بۆی کە ئەو مەترسیانە ڕابگرین و چەندێک ئامادەین شتی بچووک گەورە نەکەین وەکو لە بەیانی ڕێکەوتنی بابڵین ئەو کۆبوونەوەی دەباشان لە نێوان پارتی و یەکێتی دروست بوو. وەکو ئەوەی کە جەنابەت باست کرد فەراغی خوا لێ خۆش بوو مام جەلال دیارە و نە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لەمە لە ئاداوە نە ئێمەش وەکو پارتی ئەڵێن ئەمە حاڵەتێک نییە کە ئێمە هەستی پێکەین، بەڵێ ئەو فەراغە دیارە و دەست پێش خەریشە بێ بکرێت بەڕاستی وەکو ئەوەی کە جەنابی سەرۆک بارزانی لە ڕۆژی یەکەم و دووەمی مەراسمی یادگەی جەنابی بارزانی نەمرد لە بارزان ڕایگەیان و دوای ئەوە پارتی کەوتە هەوڵێکی جددی بۆی کە بتوانین هەموو لایەک پێ کۆ بین. بەرامبەر بەوە نەیارانی ئێمەش هەوڵی تێکدانی ئەو دەست پێشکەریانە ئەدەن، هەوڵی ڕاگررتنی ئەو دەست پێشکەریانە ئەدەن، ئێمە بێ ئەوەش بزانین و دەرکی پێ بکەین. بەداخەوە سوۆسیال میدیاش دەورێکی یەکجار خراپ دەبینێت لێرە. هەندێکی شەخسین، هەندێکی دەستگایەک موەسسەیەک کەسێک پشتگیری ئەکانی هەتا گەشتۆتە ئەوەی کە پەلەماری خانەوادە ئەدرێ، پەلەماری شار ئەدرێ، پەلەماری شتی غەریب غەریب ینی لە سوۆسیال میدیا خەریکە ئێمە ئەیوروژێنین کە بەڕاستی ئەوە هەتا لە کللتور و لە کەلەپوری کورد یەکجار دوورە. بەڕای من هەردوو لە بەکار بکەن یەکەم ئەم کۆبنەوانە بەردەوامی هەبێ، دوو زەمینە سازی بکەن بۆ ئەوەی کە ئیتفاقیەکی گشتگیر بە خاڵی ورد لە نێوان هەردوو لا بێتە ئاراوە و هەردوو لە یەکتری تێبگێنن کە بەڕاستی شانیان داوەتە بەردەم ئەم قورساییە. نابێ پارتی وا هەست بکە کە ئەمە بەس تەنها پارتیە شانی داوەتە بەر ئەم قورساییە و یا یەکێتی تەسەور بکە ئەمە قورسایانە تەنها خراوەتە سەر یەکێتی بەڵکو پارتی ئەو قورسایانەی لەسەر نییە. ئێستا پارتی وا بیرەکاتەوە کە ئەرکە قورسەکە لەسەر ئەوە. بەڕای من وەکو کادرێکی پارتی پێم وایە ئێمە وا بیرەکەینەوە کە ئەم قورسایە بەتەنیا کەوتۆتە سەر یەکێتی سەر پارتی و ئەگەر عینەکی یەکێتی بکەمە چاوم یەکێتەکان بخوێندنەوەی من واتە سەورەکەن ئەم قورسایانە بەس ئەخرێتە سەر یەکێتی یا زۆنی کە ئەوان لێ دەسەڵاتدارن. چۆن ئەمە لە یەکتری تێگەێنین، چۆن ئەتوانین لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران لە سەرۆکایەتی هەرێم لە کۆبنەوەکانی هەردوو مەکتەب سیاسی ئەو تەفاهمە لە نێوان هەردوو لا دروست ئەەکەین و لێرە کافی نییە. چۆن ئەم تەفاهمانە شۆڕەکەینەوە وەکو جاری جاران بۆ نێو لق و مەڵبەند و ئەوانە یعنی ئەتەوێ بڵین چۆن متمانە بژێردرێتەوە کاکتۆر من وا ینی با ناوی بنێن تێگەیشتن تێگەشتری با ناوی بنێن تێگەیشتن لە یەکتری چکە گرنگە ئێمە لە یەکتری تێبگەین کە لە یەکتری تێگەیشتین ئەتوانین لەسەر ئەساسی تێگەیشتنەکە متمانە دروست بکەینەوە و ئەگەر متمانەش نەبێ پێکەوە کارکردن دروست بکەینەوە. ئەنی ئەمە زۆر گرنگە لە دنیای سیاست بۆی بتوانین ئەو مەترسیانە ڕابگرین. بەڕای من ئێمە تێگەیشتنمان بۆ یەکتری وەکو پێویست نییە و ئەو تێگەشتنی کە وەکو پێویست نییە پێکەوە کارکردنی پێویست لە نێوان هەردوو لا دروست ناکە. ئێرە هەرێمی کوردستانە ئەم با بڵێن هەڕەشانەی لەسەرا باشە ئەم حاڵەتە ئەگەر لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بێ ناوچەی کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان تەمەن کارە ساتەکە زۆر گەورەترە کات. بۆیە هەموو جارێ ئەڵێین
ئەو بابەتانە ڕنگدانەوەی لەوێش هەیە جاران لە کەرکک بەر لە 16 ئۆکتۆبر ئەمانوت نا ئەو یەکگرتووی نێو کەرکک و ناوچەکانی دەرەوەیدا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە بەداخەوە دوای ئەو حادیسە و ئەو شتە ناخۆشانەی کە ڕوویدا ئێستا ئەمە پێچەوانە بۆتەوە ئەوەی کە لە ناو هەرێم ئەبێت ڕنگدانەوەی سلبی لەسەر ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش هەیە و پاشەکشێ لەو ناوچانە بە کورد دروستەکە وەکو ئەیبینین بەڕاستی پاشەکشێ قورسیشمان کردووە بەڵێ اینجا ئەو ینی ئەگەر بکرێت لایانی کەم وەکو سەرەتا هەنگاوی سەرەتا بنرێ بۆ ئەوەی حەزب و لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی وەکو یەک تیمی کوردستانی لەو ناوچانە کار بکەن و هەوڵدان مەلەفی کەرکک و ناوچەکانی مادەی 140 بەیەکەوە گرێ بدەن و بەیەکیشەوە لە بەغدا بەرگری لێ بکەن لە ئێستا هەنگاویشی وهەیە نیەتیشی وهەیە بۆ ئاراستەیە لە نێوان یەکێتی و پارتی بە تایبەتی ئێستا کە تیمی یەکێتی لە ناو حکوومەتەوە پێکەوە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە کارەکەن مەسەلەن ئەم هینە هەیە ئومێدە هەیە ئەزانی لە مستەوای گفتوگۆی تاک هەیە بەڵام شتێکی ئێستا بەڕسمی هەستی پێ بکەین کە ئەم حاڵەتە هەیە هەستی پێ ناکەین بۆ نمونە پارتیەکان پێیان وایە ئەو وەفدانێک کە ئەچێ بۆ بەغدا ئەمان بەتەنهان وەفدی یەکێتی لە غێری حکوومەت ئەچێتە بەغدا و قسە ئەکا و پەیام ئەنێرێ جاران مەسەڵەن کە جێگری سەرۆک وەزیران ئەچوو بۆ بەغدا هەستەکرا کە مەسەڵەن ئەوە یەکێتیە بەتەنیا ئەو کاراکە و ئەندامانی وەفدی پارتی مەسەڵەن وەک پێویست نین لە ناو یەکێتی ئەو باسە هەبوو ینی هەموو ئەم حاڵەتانە یەکی گرتوتەوە بەڵام ئەکرێ مەسەن لەم بەرنامە ئێمە پێشنیارێک بکەین خۆ ئەگەر ئێستاش خۆی ئەبێ بە یەک تیم کار بکەین بە تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە ناکرێ بە یەک تیم کار بکەین خۆ ئەتوانین بە دوو تیمی نیشتیمانی پەیامەکان بە یەکتری بگۆڕینەوە لە یەکتری تێبگەین و بیکەینە یەک بەرنامە من لە بیرمە لە پێش ساڵی 2023 بەر لە ڕوخانی ڕژێمی لە ناوچوو پارتی دیموکراتی کوردستان لە نێو خۆی دەستورێکی فیدرالی حازر کرد ئەو دەستورە بۆ برادرانی یەکێتی نیشتیمانی نێردرا گفتوگۆی لەسەر کرا دواتر لە ڕۆژنامەی خەبات و ئەوانش بڵاو کرایەوە بە چەند مادەیەک و هەتا لەو دەستورە هاتبوو کە کەرکک پایتەختی کوردستان بێ و لایەنی یەکێتی زۆریان پێخۆش بوو کە ئەم بابەتیان بینی و ئەوانە و تەفاهمێک دروست بوو و دوایی بە هەردوو لا تواندرا لە دەستوری 2005 هەمیشەی بچەسپێندرێەوە لە قانونی 58 با بڵێن هی ئیدارەی بەڕێوەبردنی عێراقی سەردەمی برێمەر بچەسپێندرێ ینی ئەو کاتە خۆ ئەم یەکگرتوویە نەبوو بەڵام بە دوو تیمی نیشتیمانی کار ئەکرا ئەکرێ ئێستا ئەم دوو تیمە نیشتیمانیە لەکتری تێبگەن شتەکانیان بێکەوە ئالوگۆڕ بکەن بابەتەکان بدەنەوە یەکتری هەر چەندە ینی پێشنیاری سەرەکیەوەیە بێ بە یەک تیمیش بکەین بەڵام ئەگەر یەک تیمیش نەبوو خۆ دوو تیمی نیشتیمانی بتوانن شتەکان بێکەوە ئالوگۆڕ بکەنەوە دیفاع لە یەکتری بکەن ئەویش هەر بێ بەڵێ گفتوگۆ لەسەر مەتنی ڕاگەنراوەکەی دەباشانەکەین کە لە نێوان یەکێتی و پارتی ئیمزاکراوە هەروە قسە لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغداکەین و مەسلەی مادەی 140 کە زۆر گرنگە قسەی لەسەرکەین و مەسلەی تێپەڕاندنی یعنی هەموارکردنەوەی یاسای نەوت و گازیش کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەوەش زۆر زەرورە چونکە ئێستا بینین مەسلەی بودجە و موچە و ئەوانە ینی پرسە نەتەوەی نیشتیمانیەکانی بیر قیادی کوردی بردووەتەوە بە تایبەتی تیمی حکوومەتیش کاچێتەوە زیاتر پێداگری لەسەر لایەنە دارایی و با بڵێین کارژێڕێکە کاتەوە نەک ئەوەی کە جەخت لە جێبەجێکردنی مادەی 140 و هەموارکردنەوەی یاسای نەوت و گاز بکاتەوە گفتوگۆی لەسەرەکەی بەڵام ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕینەوەلاتە. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ. کاک دکتۆر لەوە دەست پێ بکەین لە ئێستاە کە نزیکبوونەوەیەک هەیە لە نێوان یەکێتی و پارتی بەڵام جۆبیستن ینی وتاری توند ینی جۆمان لە وتاری تون دەبێت کە منیش جارجار داومە بەڵێ جەنابیش ئەم شەو وتارێکی توندت هەبوو بەڵام ئەمە بەڕای ئێوە چی بکرێ بۆ ئەوەی ینی دوورکەوینەوە لە وتاری توند و هەروەها بارەسێکیش بکەین بارەسەی یەکڕێزی و هاوڵوێستی حەزب و لایەنە کوردستانەکان بە تایبەتی لێک نزیکبوونەوەی یەکێتی و پارتی کە زۆر گرنگە لەم تەوقیتەی ئێستای هەرێمی کوردستان. لە کۆبنەوەی کۆمیتەی ناوەندی ئەم جارە لە مانگی حەوت
جنابی سەرۆک بارزانی نەسیحەتی هەموو لایەکمانی کردووە کە زمانی ئێمە لە ئەعلام و لە سوسیال میدیا بێ زۆر جیاواز بێت لە ئاست پارتی دیموکراتی کوردستان بێت. جار جار هەندێک لە کەوادری پارتی ناچار ئەبن کە پەیامیان هەبێ. ئەو پەیامە کردار نییە، پەرچە کردارە. و پێمان خۆشە لایەنەکانی تر لێمان تێبگەن کە ئێمە جاری وایە ناچار ئەبین کە ئەو پەیامانە بدەین. بەرامبەر بەوە ئەپێ داوا بکەین کە بەرامبەرەکانیشمان پەیامی خۆیان تۆزێک نەرم بکەن. بۆی ئەو کەسانەی کە جۆرێک ئارامتر لەو بابەتانە بیرەکەنەوە بریندارتریشن لە هەموو لایەک. بۆ نمونە ئێمە کەرکووکیەکانی پارتی خۆمان زۆر بە بریندارەزانین لە ئەو بابەتانی کە ڕووی داوە بە تایبەتی لە شۆڕشی کورد لە سەرتاوە تەبەن حتمەن بۆ لایەنەکانی تریش هەروە بۆ چکە کەرکووک خەتی بەرگری بووە دایمەن خەڵکی ئەو منتیقەیە زیاترین زەرەری بەرکەوتووە لە هەموو ناوچەکان قوربانی زۆرتری لەگەڵ ڕێزم بۆ هەموو قوربانیەکانی هەموو ناوچەکانی تر بەستیترەوە واقعەتێکە کە خەڵکی کەرکووک هەست بەوەکە. بۆیە یەکەم ئێمە مەسەلەن دوای ئەم ڕێککەوتنانەی دوای ئەم با بڵێن دانیشتنی مەکتەبی سیاسی و ئەو لێک تێگەیشتنی کە واژۆ کراوە هەوڵدێن پەیامەکان ئارام بکەینەوە لە هەموو لایەک. بۆ ئەگەر ئێمە کردارمان هەیە پەرچە کردارەکە ئارامتر بێ ئەگەر ئەوەی ئێمە پەرچە کردارەکەمان ئارامتر بێ ئەوە خاڵی یەکەمە بنسبەت منەوە کە ئەبێ بیری لێ بکەینەوە. بابەتێکی تر ئێمە ئەبێ زۆر تێگەیشتنمان هەبێ بۆی کە لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیان پێویستمان بە یەکتریان. ڕاستە هەر لایەنێکی سیاسی هەوڵەدا بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان ژمارەکانی خۆی زیاد کە کورسیەکانی خۆی زیاد کە دەنگەکانی خۆی زیاد کات جەماوەری زیاتر لە دەوری خۆی کۆ بکاتەوە. بەڵام ئەبێ ئەوە تێبگەین هیچ لایەنێک بەتەنیا ناتوانێت نوێنەرایەتی هەموو لایەک بکات و هیچ لایەک بەتەنیا ناتوانێت ئەو بابەتانەی لە دەست کورد چووە بەتەنها بەدەستی بێنێتەوە. لە نەتیجەدا ئێمە هەر ئەبێ بەیەکەوە بین و ئەم بابەتێکی یەکجار گرنگەوە ئێمە زۆر بە وردی بیری لەکەینەوە. مثلەن ئێستا کە بەرەو پرۆسەی هەڵبژاردنە ڕووین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە نزیکەی 17 ساڵە بێ ئەو پرۆسەیە لەوێ ڕاگیرا و نەکراوە بە هەر هۆکارێک بێ. ئێستا دۆخەکە ئەوەمان لێخوازێ هەم تەبابین هەم ڕێکبین هەم یەکگرتوو بین و باسی یەکلیستی شەکرێ. بەڵام هەنێ جار باسی ئەوە شەکرێ ئاساییە دوو لیست بین لە ڕووی تەکنیکیەوە. ئەگەر ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان یانی ئێوە بۆ چوونتان چێ لەسەر ئەم دوو لیستی و سێ لیستیە زیان بە پرسی کورد ناگەیەنێ لەو ناوچەیە؟ زۆر ڕێزم هەیە بۆ ئەو بەڕێزانی کە بە تایبەتی هەوڵەدەن بۆی کە هەموو کورد بەیەکەوە بێ. تەجروبەمان هەیە لەو مۆزوع بە تایبەتی لە کەرکووک. زۆر جار یەکلیستی لە قازانجیشمان نەبووە عفومکەن چکە ئێستا ئێمە زای لایەنێکی سیاسی لە کەرکووکەیە ئامادە نیە لە هیچ لیستێک بێت. ئەمە لایەنێکی سیاسی خاڵێکی تر دوو لایەنە سەرەکیەکە پارتی و یەکێتی لەم بێگومان ینی فۆکسەکە لەسەر ئەو دوو حزبێ هیچ لایەکیان پەیامیان بۆ ئەوەکەی تر نەناردبوو کە بێن ئێمە یەک لیست بین. ئەوەی کە هەیە تەنها لە میدیا و لە سوسیال میدیا و ئەمانە گفتوگۆ کرێ. بۆیە ئێمە لە برادرانی خۆمان لە کەرکووکیش پرسیومانە لە لایەنەکانی تریش ئەم بابەتە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نەوروژاوە لە لای ئێمەشەوە بۆ ئەوان نەچووە. ئەمە خاڵێک یعنی چی نەچووە مەسەن پەیام نەچووە کە پەیامی ڕسمی مەبەست بەیەکەوە یا پەیامی نووسراو مەسەلا پەیامی ڕسمی پەیوەندیکردن یعنی هیچتان مخاتبەی ئەوی ترتان نەکراوە بەڕسمی نا مەڵبەند مخاتبەی لقی کردووە نە لق مخاتبەی مەڵبەندی کردووە لەسەر ئاستی باڵاش مەسەر مەکتەبی سیاسیش ئەوەندەی من ئاگدارم. بەڵێ ئەوەندەی من ئاگدارم لە نسبەت سنووری کە من کاری تێدا بڵێ ئەوەی کە هەیە پەیامە هەمووشەوە کات لە سوسیال میدیا و لە میدیا و بەیان دەرکردن و فڵان و بەداخەوە جاری وایە مەسەن کۆبنەوە لە لایەکە کرێ لایەنەکەی تر بەبێ ئەوەی بزانێت چیە بە تایبەتی مەسئولی پەیوەندیەکانمانە بە زۆر نەرم بن زۆر بە توندی لەسەر ئەو دانیشتانە دێنە جواب کە ئەمە ئەرقەلە دروستەکە بەڕاستی لەو کاتانێکی ئێمە ئەمانەوێ درگایەک بکەینەوە پەیام بە شەخسەنە ئەکرێ هێرشەکرێت یعنی ئەمانە هەموو ڕێگر بوون. یعنی ئەو دەست پێشخەریتان هەبوو بۆ ئەوەی کە بەیەک لیست ئێمە ئامادە بووینە لەگەڵ هەموو حزبە کوردستانیەکان پێکەوە کۆبینەوە بیر بکەینەوە و پێشنیارمان داوە. بۆ نمونە ئێمە پێشنیارمان داوەتە حزبەکان ئەگەر ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ناتوانین بەیەکەوە بین خۆ ئێوە هەمووتان ئەتوانن بەیەکەوە بنەوە ئێمە ئامادەین پشتگیری و دەعمی ئەو لایەنە سیاسیانە بکەین کە هەمویان پێکەوە بن
کە بەداخەوە ئەوانیش نەیانتوانی بەیەکەوە بن بە بەیەکێتی و پارتی و مەرجیان ئەوەیە ئێوە یەکێتی و پارتی بەیەکەوە بن ئێمەش دێنە ناوکەن ئێوە هەمووتان بەیەکەوە بن بە ئێمەش وەکو پارتی دەعمتانکەین برادران یەکێتی و کاتە دەعمەکەن یاناکەن ئەوە خۆیان لێ من بارودۆخە بچینە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاوە زەرەر ناکەین کاک دکتۆر من نمونەتان بۆ دێنمەوە ئێمە لە 2014 هەمومان پێکەوە بووین محافظ خالی خۆش منەجمەدین کەریم بوو کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڕێوەبەری پۆلیس لەسەر داوای یەکێتی و دکتۆر نەجمەدین هی پارتی بوو یەکێتی بەردەوام بوو بچکە لە ئیتفاقەکە قرار بوو بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بە پارتی بدرێتەوە بەندە دانیشتەکان ئامادە بەڵ تا ئەوەندەی کە پەیوەنددار بوو بە منەوە واژۆکانیش لە لای من پارێزراوە بۆ تاریخ پێشمەرگەی ئێمە لێوێ بوو ئاسایشی ئێمە لێوە بوو ئەم ئەتفە هەر هەبوو کە وەرن یەک ڕیز بن وەرن یەک ڕیز بن بەڵام دەڕووی تەکنیکیەوەوانەی مختص بوون لەناو پارتی بیرکردنەوەی جدیماندا لە ئینتخابات کردەوە پارتی ئەلانی کردوتی بەدەستی خۆم داوازم سەرکەوتنێکی گەورە بۆ کورد تۆمار کرا لە ژمارەی 12 کورسی پەرلەمانی 8 کورسی لە مانگی چواری 2014 کورد بردی ینی ئێمە بانەکەوینە ژێر ئەتفەوە وەندی ئێمە پێویستمان بە کورسیە لە پارێزگای کەرکووک وە خلافاتیش هەیە ئەو خلافاتە کاریگەری کردووە با یەکێتی هەوڵ بدا بەشێک لە ئەحزابی کوردستانی لەگەڵ بێ پارتی هەوڵی داوە بەشێک ئەحزابی کوردستانی و ئەوانەی بڕوایان بە قەزەی کوردی هەیە لەگەڵ یابێ هەردوو لە جاتەوەی منافسەی یەکتری بکەن منافسەی بەدەستهێنانی دەنگی زیاتر بکەن بۆ کورد و هەوڵ بدەین ژمارەی کورسەکانی خۆمان زیاتر بکەین دەنگی ئێمە بۆ خەڵکی تر نەچێ منافسەکانی ئێمە ئیسفادە دەوە نەکەن و ئەوانەشی زویزن لە پارتی دەنگ بە پارتی نادەن یا دەنگ بەو لیستە نادەن ئەگەر یەکێتی لەگەڵمان بێ ئەوانەی زیزن لە یەکێتی دەنگ بەو لیستە نادەن ئەگە پارتیش لەنا ئەو لیستە بێ با دەنگەکان نەفەوتێ بەڵام هەردوو لە ئەبێ یەک بابەتێکمان دەبیر بکە بەندە لە کۆبنەوەی تایبەتی مەکتەبی سیاسیش ئەوە وتووە بۆ تشکیلی ئیداری بەڵێ ویستم ئەو پرسیارە بکەڵێ ئێوە گەر لە ئێستاشە مەسەن بۆ یەک لیستیش پێکەوە نەبن یەکێتی و پارتی خۆ دەبێ بۆ لە دەرەنجامە مەسەلەن بۆ پێکهێنانی یەکە ئیداریەکانی کەرکووک بە تایبەتی مەسەلەی پۆستی پارێزگاری کەرکووک ئەو کاتە ناچارن یعنی یەکگرتوو بن پێکەوە بن هەمان قسە ئەمەویست بیکەم سوپاس کردە پرسیارە ئێمە نهایەتەن بۆ تشکیلی ئیدارەی پارێزگای کەرکووک ئەبێ هاوکاری یەکتری بین ئەبێ بەیەکەوە بین تەنها خۆشمان کافی نییە ئێمە بێ لەگەڵ نەتەوەکانی تریش ڕێککەوین بەڵام ئەو کاتە بە یەک تیم لەگەڵ نەتەوەکانی تر گفتوگۆ بکەین با بڵێن کەفەی تەرازووی ئێمە قورسترە بێ بۆیە پارتی زۆر بە جدی بیر دەماکاتەوە سەرڕای خراپی یاسای ئینتیخابی کە ئیشارەت دراوە تێدا بەداخەوە کە ئەم دەرەنجامی هەڵبژاردنەکە نابێتە بنەمایەک بۆ گۆڕینی وەزعی سیاسی و جوگرافی لە پارێزگاکە بەدایبەتی ئەوە شتێکی زۆر خراپ بۆ بەڕاستی بەڵام سەرڕای ئەوە کە تۆ زۆرینەت بەدەستهێنات و ئەتوانی پۆستی یەکەم داوا بکەی ئەگەر تۆ کەمینەت بەدەستهێنا ناتوانانی پۆستی یەکەم داوا بکەی و کورد هەست بەوە ئەکە ئەگەر بتوانێت پۆستی پارێزگاری کەرکووک بەدەست بێنێتەوە لە پارێزگاکە زۆر لەو مەسائلانێک کە ئێستا ئەو ڕوژێندرێ بە تایبەتی ئەو کەسێکی ئێستا بە وەکالەت پارێزگاری کەرکووکە کە کەسێکی شۆڤینیە و بەڕاستی ئەزیەتی کوردستانیانی داوە و ئێمە تا ئێستا ئامادەنین دان بەو کەسەدا بنین لا بچێت و ئستحقاقی کورد و کوردستانیان لەو پارێزگایە بۆ کورد بگەڕێتەوە ئێمە دەوێت جارێکتر ئەبێ بەیەکەوە بین بۆ پارتی تێگەشتنی تەواوی بۆ مەسەلەیشی مەبدەئیە یان بڕاوەتەوە لای ئێوە لای ئێمە بڕاوەتەوە و لەسەر ئەو ئەساسەش کارەکەین بەڵێ هەر لەسەر کەرکووک و ناوچە جێناوەکانە مێنینەوە ئەو کاتە ئەتوانن ئێوە کارکەن ینی بۆ دووبارە کاراکردنەوەی مادەی 140 بۆی دۆخی ئەو ناوچانە ئاسایی بێتەوە بۆی بەڕێستان بزانن و بینەرانی بەڕێز بزانن تەبەن ئەو بابەتە لە کارنامەی حکوومەتی ئیتحادی عێراقی چەسپێنراوە و لە مەجلیسی نوابی عێراقی دەنگی لەسەر دراوە بۆ پارتی زۆر شێلگیرانە لەسەر ئەوە ئیشەکە و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە جدی ئیشەکە لە مانگی شوباتی ئیمساڵ جەنابی ڕئیس وزرای هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نامەی تایبەتی لەسەر ئەو بابەتەوە و بیرهێنانەوەی ئەو خاڵەی بە وەفدی تایبەت بۆ محەممەد شیع سوودانی سەرۆکی حکوومەتی ئیتحادی عێراقی نردووە داوای لێ کردو ئەو خاڵە کە لە کارنامەی حکوومەت هاتووە ئەبێ جێبەجێ بکرێ و بارودۆخی
نینەوە کەرکووک دیالە سەلاحەددین کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن ئاسایی بکرێتەوە هەسکەتاریەت لەو ناوچانە نەمێنێت بارودۆخی مەدەنی بگەڕێتەوە بارگاکانی ئەحزاب و ماڵی کەوادر و پێشمەرگە کە داگیر کراوە بگەڕێندرێتەوە بۆیان ئەو پۆستە ئیداریانەی کە لە دەستیان چووە بگەڕێندرێتەوە بۆ نمونە مەسەلەن لە کەرکووک قایمقامی قەزای داقۆ قسە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەو کەسە لادراوە قایمقامی مرکز و قایمقامی قەزای دووبل سەر بە پارتی بوون ئەوانە لادراون مدیر ناحیەکانی ئێمە لادراون ئەم پۆستانە هەبووی ئەبێ بگەڕێتەوە و بە جددیش کار لەسەر ئەماکەین ئەو بابەتەش پێویستی بە یەکرزیەکی زیاتر یا یەک هەڵوێستیەکی زیاتر لە نێوان ئێمە و هەموو هێزە سەرەکیەکان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. پێشبینیەکەن کورد سەرکەوتوو بێ لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا باسی حزبێکی لایەنێکی سیاسی داریکراون باسی کوردە وەکو کورد ئەگەر ئەو خوێندنەوەی وردەی کە پارتی هەیەی بۆ مەسلەی ئینتیخابات و ئەو هەڵانەی کە لە دەی 2021 ڕوویدا لە غێری ئێمە ڕوو نەداتەوە ئێمە ئومێدمان بەوەیە کە کورد زۆرینەی کورسیەکان بتوانێت بەدەست بێنێ ئەو کاتە پێگەی کورد بەهێزتر نابێت بۆ گێڕانەوەی مافوخواستەکانی خۆی بۆ گێڕانەوەی ئەو پۆستانی کە لە دەستی داوە لە ڕاستیە لە ئەگەر ڕووداوەکە یەک هەڵوێست بین و بتوانین ئەو خلافە شەخصی و خلافە حیزبیانی کە هەیە تۆزێک وەلایەوە بنین بۆی کە بتوانین بەرەو پێش بچین من ئومێدی ئەوە ئەکەم کە بتوانین بەشێک لەو شتانی کە لە دەستمان چووە وەری بگرینەوە بەڵام ئەو بەڕێزانەی کە ئەیان خینە سەر ئەو پۆستانە ئەبێ زۆر کارامە بن ئەبێ زۆر چالاک بن ئەبێ زۆر بتوانا بن و ئەو گلەیانەی کە لە ڕابردوو لەسەر ئیدارەی کورد هەبوو لە پارێزگای کەرکووک نەیهێڵین بۆی نەتەوەکانی تر بە تایبەتی تورکمان کە ئێستا هەمان معاناتی ئێمەیان هەیە لە کێشەی زەوی لە کێشەی پۆست لە شتەکانی تر بتوانین قنەعەت بەوانش بکەین پێکەوە بارودۆخی کەرکووک ئاسایی بکەین و چکە ئێمە بە یەک شتێک بزانین بەڵێ بۆ نمونە ئێمە لەگەڵ برا تورکمانەکان تەنها کێشەی ئیدارەمان هەیە ئێمە کێشەی خاکمان نییە بەڵام ئێمە لەگەڵ خەڵکی تر کێشەی خاک و کێشەی ئیدارە و کێشەی قەوارەمان هەیە بۆیە کورد قەزی هەیە ئێمە لەگەڵ تورکمانەکان زۆر بە ئاسانی ئەتوانین دێک تێبگەین نقطەی مشتەرەکەیە ئەو خێمەیە کە لە تۆپزاوا دانرا بەڕاستی هەمومانی کۆ کردەوە پەیامێکیش بوو هەم بۆ من لەم ماوەیە قیاداتی تورکمانیمدا زۆربەی لایەنەکان بینیوە لەگەڵیان دانیشتنمان هەبووە بە ئامادەبوونی برایانی ترمان و قیاداتی کوردیشمان بینیوە ینی ئەو مۆزوعە هەتا لەو جیهەتانێک کە خەڵک وە تەسەورەکە توندن بەرامبەر بە کورد لە حزابی تورکمانی ڕێیەکی جیاوازی تریان بۆ دروست بووە تێگەیشتن کە ئێمە بەیەکەوە بین مەترسیەکان کەمترە ئێمە بێ ئەو خاڵش بقۆزینەوە واتە نەبێتە بەزمی خێمەکەی سەفوان کە عێراقی گۆڕی خێمەکەی تۆپزاوە با بکەینە ئەساسێک کە ئێمە ئەتوانین پێکەوە کۆبینەوە مەترسیەکانمان مشتەرەکە بە تایبەتی لەگەڵ نەتەوەکانی ترە بە تایبەتی لەگەڵ تورکمانەکان و مەسیحیەکان بەڵێ پێشبینیەکەن کۆبنەوەی لووتکە لە نێوان یەکێتی و پارتی ڕووبدات بەم نزیکانە مەبەستم یعنی پێشبینی ئەوە ناکەن کە هەردوو جەنابی کاک مەسعود و کاک باوڵ پێکەوە دانیشن بۆ کۆتایی هێنان بەم تەبیعەتێکی خاص لەناو پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەو وەفدەی کە پارتی ڕەوانەیە کە وەفدی لووتکەیە هەمیشە و ئەو واژویانی کە ئەو وەفدەیە کە هەمیشە قیادەی پارتی ڕێزی 100% ئەگرێت لەوانەیە هەندێک دە وەفدانەی ئێمە هەندێک شتیان واژۆ کردبێت کە بە دڵی کۆبنەوەی کۆمیتەی ناوەندی نەبوو بێت و قسەی لەسەر هەبوو بێ بەڵام هەمیشە پشتیوانی کراوە و لەگەڵ بۆیە ئەو وەفدەی پارتی دیموکراتی کوردستان کە لێرە لەگەڵ قیادەی یەکێتی داهێنشن و دواتر سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن دەسەڵاتی خۆیان پێە مەبەستم لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئێستاش بابەتەکان ئەڕوا بۆیە ئێمە قسە بەسەر ئەوە ناکەین و ئومێدەوارین وای لێبێ ئەسڵەن پێویستی بە کۆبوونەوەات نەمێنێ ئێمە بە تەلەفۆن بە بابەتەکانی تر بتوانین ئەو بابەتانە ئەسڵەن چارەسەر بکەین من ئەزانم ینی کە لەلای یەکێتی نیشتیمانی لە کۆبنەوەی یەکێتی نیشتیمانیش ڕێی کاک پاڤێڵ چی بوو لەسەر جەنابی سەرۆک و جەنابی سەرۆکیش کوڕەکانی مەرحوم مام جەلال وەکو برازای خۆی سەیرەکە و لە ئەو مووقفانەشی کە یەکێتی هەیبووە نەسیحەتی ئێمەی کردووە کە ئێمە چۆن تەعامل لەگەڵ کوڕانی جەنابی خوا لە خۆش بوو ئەەکەین من ئومێدەوارم کە ئەو بابەتە وەکو جارانی لێبێتەوە. بەڕێز دکتۆر محەممەد خوشید یاریدەدەری مەکتەبی ڕێخستنی پارێزگایی کەرکوو گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان سوپاس
بۆ شرۆڤە و زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش مادوو نەبوو. بینەرانی بەڕێز و خۆشەوی سواز بووە تا بەرنامەیشتر بەخوای گەورەتانە سپێرم شاد و کامران.